سۆڤین دوای جابوونەوەی لاوسەرەکەی ناوچوون هەمەد بەسەری باری لە پڕۆتۆمبیلی ڕانژ ڕۆڤەری کڕێ بۆ پیاسەی ئێوارانیشی بوو بۆ ئۆتۆمبیلی ڕۆز ڕایس لە ئێسادا خاوەنی کلینیکێکە و بەنیازیشە ئارێژگا بکاتەوە سەفەری دووبەی و لەبنان نەبێ ناچێت هۆتێل و مۆتێلی ڕاقی نەبێ لێی ناخەوێ جلی مارکە نەبێ لەبەر ناکە داهاتی ماگانەی سۆڤین چەندە سەرچاوی داهاتی کێیە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. سۆڤین ماوەکی باشە لە سۆشیال میدیا دیارە. سۆڤین تاوەکو ئێستا کەس نازانێ ئەو خاتونەیە پێشکەشکارە یاخود بزنزومانە یاخود مۆدێلە یاخود فەیسی فۆتۆشوتینگ و مۆدێلینگە. ئەو خاتونەیە سۆڤین ساڵە لە ئێستادا تەمەنی نزیکەی 28 ساڵ دەبێتن. ئەو خاتونە هەر لە منداڵیەوە لەسەر کەناڵە تیڤەکان بوو لە کەناڵی کورتسات گۆرانی هەیە بە منداڵیوە گۆرانی دەڵێتن. ئەو خاتونەیە دوای ئەوەی چەند ساڵێک پاژەوە بینیمانەوە لە کەناڵی نێت تیڤ لەگەڵ گەنجێک بە ناوی زانست کە ئەو کاتە هاوسەرگیریان لەگەڵ یەکتری کردبوو. سەرەتای دەرکەوتنی ئەو دوو کەسایەتیە لە سۆشیال میدیا دەگدانەوێکی ئەکجار زۆری بەدوای خۆی داهێنا لەبەرەوەی یەکەمین دوو هاوسەر بوون کە لە سۆشیال میدیا بە دەرکەوتن. ئەو دوو کەسایەتیە ماوەیەکی باش لە سۆشیال میدیا ئاکل لە دوای ئەکرد لەگەڵ یەکتریان دەکرد و وایان دەکرد سەرنجی خەڵکی بۆ لای خۆیان ڕابکێشن. دوای ئەوەی کە زۆر بە ناوبانگ بوون لە سۆشیال میدیا ئەو دوو کەسایەتیە هەواڵی ئەومان بیست کە ئەو دوو کەسایەتیە لە یەکتری جیا بوونەوە هەموو کاتێک دڵخۆشی و شادومانی خۆیان بە خەڵک پیشان دەدا. بەڵام لە دوای ئەوە چەندین گێر و گرفت هەبوو کە تاوەکو ئێستاش ئافرەتان و پیاوانی کورد بە سۆشیال میدیا هەر دەغەڵەتیان وا دەزانن ئەو مۆدێل و کەسایەتیە دیارانەی نێو سۆشیال میدیا خۆشبەختترین کەسن نەک تەنانەت ئەو کەسایەتیە دیارانەی ناو کوردستان بەڵکو جیهانیەکانیش ئەم ساڵەکە بینیمان چەندین ئەستێرەی بەناوبانجی ئەمریکی و وەروەها ئاکتەر و گۆرانی بێژەکان ئەوانیش جیا بوونەوە. بەڵام کوردستانیش دوور نییە لەو بابەتانە. سۆڤین و زانست یەکێک بوون لەو کەسانەی کە هەموو کات خەڵک لاسای ئەوانیان دەکردەوە و وایان دەزانی زۆر خۆشبەختن. بەڵام لە کۆتاییدا ئەو دوو کەسایەتیە زۆر بەداخەوە لە یەکتری جیا بوونەوە. خەڵک بەرچاوڕوونیەکی زۆر باشی دید لەو بابەتە هەموو بڕوایان بەوە کرد تەنها ئەو شتانەی سەرکامیرە ڕاستەقینە نینە بەڵکو لە دوای ڤیدیۆ و وێنەکانیش چەندین کێشە و مەشاکلی تر هەیە. دوای جابوونەوەی سۆڤین دەوڵەمەندبوونی دەستی پێکرد لە پڕێک دوای ئەوەی نزیکە 7 مانگ لە هاوسەرەکەی جیابەوە ڕانج ڕۆڤەری کڕی و دانیشتووی شاری هەولێر بوو کە ئەو خاتونێ لەگەڵ هاوسەرەکەی چەندین جار باسی لەوەیان کرد لەبەر نەبوونی شاری هەولێریان بەجێهێشت و چوونەتەوە سلێمانی و هەر کەسە و لە ماڵێکدا ژیان. خەڵک لایەن سەیرە چۆن دوای جیابوونەوەی لە هاوسەرەکەی دوای 7 مانگ بۆ خاوەنی ڕانج ڕۆڤەر هەر بەوەژنا لە باشترین و ڕاقیترین شوێنی شاری هەولێر شوقەیەکی هەیە یاخود بەکرێی گرتووە. ئەمە تاوەکو ئێستا ڕوونکردنەوەیەکی ئاوانیە بەڵام ئێمە زانیارێکمان پێگەیشتۆ کە شوقەکەی کرێیە. ئەو شقێ ئەو گرتوویەتی ماگانە نزیکەی $1000 پێویستە بۆ ئەوەی کرێ ئەم شوقەیە بدەیت. سۆڤین دوای ئەوەی کە ڕانج ڕۆڤەرەکەی کڕی پاش ماوەیەکی کورد کلینیکێکێک لەگەر دکتۆرێک دانا. دوای ئەوە دەستی بەڕکلام کرد و بەڵام زۆری نەخەیان. سەفەر لە دوای سەفەر تورکیا دوای لبنان بەڵام زۆر ئاسایی نینە سەفەرەکانی لەبەرەوەی ئەو کەسەی لەگەڵی دەچێتن تاوەکو ئێستا کەس نازانێتن. واروها دوای ئەوەش ئەو خاتونەیە لە شوێنی وا ڕاقیدا دەنیشێتن هەموو کەسێک بە ئاسانی
تەنانەت خەڵکی ئەو وڵاتەش ناتوانن بچنە ئەو شوێنانەی ئەو لێدا دەنیشێ لەبەرەوەی نرخیان زۆر گرانە گەر خەڵکی ئەو وڵاتانە 2 ڕۆژ 3 ڕۆژە سێکتری بچن ئەوە بەڕکەکانیان خاڵی دەبێتن لە پارە. سۆڤین هەموو خەڵک باسی دەکاتن بەڵام لەو کۆتاییانە دووبارە بۆمبێکی تری هاویشتەوە نەوە سۆشال میدیا باز لەوە دەکا ئێستا خەریکی ئارێژگایە هەموو خەڵک پایان سەیرە چۆن دوای 2 ساڵ لە جیاببوونەوەی لە هاوسەرەکەی ئەو هەموو شتێ بێگزاری کری ڕاژۆڤەر کلینێک وا خەریکی ئارێژگاشە ئەمە کولفەیەکی زۆرە تەنانەت بە پارەی ڕیکلام ئەو هەموو کارەیە ناکرێتن و ئەو هەموو سەفرە ناکرێت. بەڵام با باسی ئەوەش بکەین لە ئێسادا لە کوردستان ئەو خاوەن کۆمپانیانەی ئایس کۆفێ و ئێنەرجی درینچیان هەیە ئەو کەسایەتیانە پارەیەکی باش دەدەنە ئەو کەسایەتیانە بەڵام ئەو ژیانەی سۆڤین تێدا دەژی بە پارەی ڕێکلام زۆر ئەستەمە بەڵام با ئەوەش بزانین ئەو کەسایەتیانە پارەی باش وەردەکرێن لەوە بەرامبەر ئەو ڕیکلامانەی کە دەیکەن بەڵام بەپێ ئەو زانیاریانەی بە ئێمە گەیشتووە ئەو خاتونەیە ماگانە نزیکەی 5,000 بۆ 6,000 دۆلاری هەیە کامەش پارەیەکی زۆرە بەڵام ئەو هەموو سەفەر و گەڕان و ناو ئۆتۆمبیلی ڕۆسڕایس و زلکە مارکەکانی ئەو بڕەپارەیە بەشی ناکە بە هیچ جۆرێک لەبەرەوەی لە پارچە ڤیددیۆیەک بازەوە دەکاتن هەموو کاتێک زلچی ئادیداس و نایک لەبەر دەکەن کە ئەوانش نرخیان ئێزگار زۆرە هەم جلەکانیان هەم پێڵاوەکانیان ئەویش بازەوە دەکاتن ئەو جلانە نەبێتن لەبەری ناکە وەروەها لە سەفەرەکانی ئێمە دەیبینین هەموو کاتێک لە هۆتێل و مۆتێلانە دادەبەزێ کە نرخیان ئێزگار بەرزە و ئێمە هەموو کاتێک باسمان لەوە کردووە پێویستە بینەر تەنها بەو شتانە هەر نەغەڵەتێ کە لە سناپەکان یاخود لە ئینستاگرامەکان دەبینێتن تاوەکو ئێستا چەندی وێنە و ڤیدۆ ڕوود بڵاو بۆتەوە کە دەڵێن ئەمە سۆڤینە بەڵام تاوەکو ئێستا سۆڤین هیچ ڕوونکردنەوەیەکی دەربارەی ئەو ڤیدۆ وێنانە نەداوە ئایا ئاخۆ ئەو وێنانە ئەوە یاخود کەسێکی ترە و هەموو کاتێک لە غەزینە ئاراز دەبینیم بە ڕۆسڕایس ئایا ئەم ڕۆسڕایسە یا هاوڕێ کوڕەکانیانە یاخۆت ئەویشیان بە قز دەرێناوە بەڕای تۆ شتێک ئەو دوو کەسایەتیەی بەیەکتری بەستۆتەوە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدۆکەمان و پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.